شۆفێرانی تەکسی لە سیستەمی تاکوجود بۆ دابەشکردنی بنزینی حکومی 609 دیناری ڕازین. بەشێک لە شۆفێرانی ئۆتۆمبیلی تایبەتیش سیستەمەکە بە باش نابین و وەکو ڕۆژانی دیکە لە نۆرەی وەرگرتنی بنزینی حکومی. سێ دقەش بێنە تو بنزین تێکرێ لە خوای بەزیاد. ئەگەر ئەوها بەردەوامی وەکو حکومەتی عراقەوە وابزانانی تاکو زۆتن، بەڵام داوایشم لە حکومەتی هەرێنگستانی ئەو بنزینی ئێستان گرانە بە 609. ئەگەر دای بەزێنی بینە 500 کاکە عەلەقەن ئەوان بە 450 دەمە بە 500 تێکەین. سیستەمی تاکوجوتە کار ئاسانی بووە لە بۆنگۆ شۆفێرانی تەکسی. پێشەشی بە خێراتن دەکەم بەرێ کار ئاسانێکی زۆر کرایە. ساتە مەشا بەنزیخانە دەکە سڕا لێرە دەگیرا دەبا بسوڕێەوە. ئێستا زۆر بە احتیاطی دێژێرە کار ئاسانی زۆر کرایە. ئەم سیستەمە باشە تاکوجوت؟ نەخێرە من پێم باش نییە. بە قورعان وا دیارە فترەکە کێشەی قەیرانی سوتەمەنی سەری هەڵداوە لە هەموو وڵاتان بزات کوردستانیش. من پێم باشە تا چارەسەرێک بۆ وەزع دەکرێت مقنعاتی من کۆبووم باشترین چارەسەر. ئەو بەنزیخانانەی تایبەت کراوە بە تەکسی تا ڕادەیەکی زۆر چۆڵترە لەو بەنزیخانانەی کراوە بە ئۆتۆمبیلی تایبەت. هۆکارەکەشی بەوە دەگەڕێتەوە ژمارەی ئۆتۆمبیلی تەکسی کەمە و ئۆتۆمبیلی تایبەت زۆر زیاترە. 46,000 ڕقم سۆرمان هەیە لەو 46,000 با 39,000 تەکسی بین. ئەو 39,000 بەنزیخانیان دابین کردیە ئەمە بەو سیستەمەی ڕازینە. سڕەتی ئەوارە تازە چیتمەنا بەنزیخانێت 2 سیارەم لە پێشوە. ئەمڕۆ گوتم چۆرە بەس هەر بەداخەوە تقریبا نیم سعات دەبی زیاتر ڕاوەستایمە. یەکەمە باشە تاکوجوت؟ بە خودای باشە ئەگە سڕەگە زۆر ڕابۆسی هەر وەکو جارانە فەرقی چییە؟ ئەگە سڕە بیتون دیسان بە سعاتێک سعات نیوێک پاش ماوەشکە بەرەو گەرما دەڕۆین لە ناو سیارە سعات نیوێک ناو سیارەبی خۆشە؟ ناوەڵە باشە ناوەڵە باش نییە. لە هەولێر 14 بەنزیخانە تایبەت کراوە بۆ پێدانی بنزینی حکومی 609 دیناری. بە جۆرێک 6 بەنزیخانە تایبەتن بە تەکسی و 7 بەنزیخانە بۆ تایبەت و بارهەڵگر و 1 بەنزیخانەش بۆ هێڵی گشتی. ڕۆژانە شەر بەنزیخانەیەک 36,000 لیتر بنزینی پێدەدرێ و با سیستەمی تاکوجوت دابەشی دەکەن. ئەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.